بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. گەشەی بودجەی هەرێم لە بەغداد بەردەوامە و تا کوێستان نوێنەرانی کورد نەیانتوانیوە پشکی هەرێم لە یاسایی بودجەی عێراقدا زیاد بکەن. بە میوانداریەک لە بەڕێزان دکتۆرە بەهار مەحموود ئەندامی پەرلەمانی عێراق، شیروان میرزا خادر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. چارەنووسی پشکی هەرێم و موچەی فەرمانبەران و مافی پێشمەرگە لە بودجەی عێراق لە ناو دەستی پارتی دیموکراتی کوردستاندایە، چونکە وەزیری دارایی عێراق و خودی حکوومەتی هەرێمیش هەر خودی پارتیە و وەزیرەکەی پارتی واژۆی پشکی هەرێم دەکات و حکوومەتی هەرێمیش بە پابەندبوونی بە یاسای بودجەوە مافی ئەو پشکە بەدەستدێنێت. هەرچەندە نوێنەرانی کورد بە پشکی لە ١١٧ یان لە ١١٤ کەمتر ڕازی نابن و دەیانەوێت مافی پێشمەرگەش تەنها دەقێک نەبێت، بەڵکو ڕێژە و ژمارەیەکی هاوشێوەی هێزەکانی حەشتی شەعبی لە یاساکەدا بۆ جێگیر بکرێت. بەڵام وەزیرەکەی پارتی لە سیناریۆکانیدا پشکی هەرێمی بە لە ١١٢.٦ دیاری کردووە و مافی پێشمەرگەش تەنها دەقێکە و بەس. وەزیری دارایی ئەم وەسیقەی ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران، ئەوە واژووی وەزیری دارایی. لەم وەسیقەیە سێ سیناریۆ تەڕح کراوە کە ڕێژەی کورد لە هەر سێ سیناریۆکە چۆنە باز بکرێت. لە سیناریۆی یەکەمە، ئەوە سیناریۆی یەکەمە، ڕێژەی کورد 12.67 دانراوە. ئەوە کە ڕێژەی کورد 12.67 دانراوە واتە ڕێژەی هەرێمی کوردستان 9 تریلیۆن و 783 ملیارد دانراوە. لە سیناریۆی دووهەمە کە هەمان شێوە سیناریۆی دووهەم ڕێژەی کورد ئەکاتە 11 تریلیۆن و 590 ملیارد، بە هەمان شێوە 12.6 دانراوە. بۆ ئەوەی دەقیق بم حوتەکەشی پێوە نییە. سیناریۆی سێهەمیش کاتێک کە باسەکە ئەگەر هەرێم پابەند نەبوو بە هەمان شێوە ڕێژەکە بووەتەوە بە 10 تریلیۆن و 375 ملیارد، واتە لەوەی یەکەم کەمتر. جا ئەگەر ئەوەی یەکەم تەبان ڕێژەی ئەوەی سێم باسی ڕێژەی تیان نییە، لە ڕێژەکان لابرێ. ئێمە قبوڵمان نییە ڕێژەی کورد 12.67 بێ، چونکە ئیسیناد ناکاتە سەر هیچ بابەتێکی علمی و هیچ بابەتێکی وەتایقی. بۆیە ڕێژەی کورد یا ئەبێ لە 170 دابرلێ، یا ئەگەر بە وەسایق بێ ئەبێ لە 114 دابرلێ. گەرچی لە دوای سەفەرەکەی بارزانی باوکو کوڕ بۆ بەغدا قسە لەسەر ڕێککەوتنێکی نهێنی و نەمانی پاشەکەوتی موچە دەکرێت لە کابینەی نۆیەمدا، بەڵام بەپێی زانیاریەکانی پەیام گەر حکوومەتی هەرێم پابەندی یاسای بودجەی عێراقی بێت، ڕۆژانەش 250,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات، هێشتا گرفتی موچەی فەرمانبەرانی هەرێم و نەمانی پاشەکەوت هەر چارەسەر ناکرێت، چونکە بەپێی زانیاریەکان حکوومەتی هەرێم 1,249,000 موچەخۆری هەیە، بەڵام لە ناو بودجەی عێراقدا 682,021 موچەخۆر جێگیر کراوە، کە ئەوەش گرفتێکە پێناچێت حکوومەتی هەرێم و خودی پارتی بە ڕێککەوتنێکی نهێنی و ژێربەژێری حیزبی بتوانێت چارەسەری بکات. هیچ اتفاقێکی ژێربەژێری حیزبی و شخصی زمانی موچەی فەرمانبەران ناکا بە دەلیلی ئەوەی لە 2015ەوە ئێمە هەموو جارێک لە قانونی موازنەیان نسبەتی کورد و شایستەدارایەکانمان جێگیر کردووە، التیزام نەکراوە بە قانونی موازنە، لە دەرەوەی قانونی موازنە اتفاق کراوە. بەرەنجامەکەی چی بووە؟ بەرەنجامەکەی ئەوە بووە کە سیستمی پاشەکەوت سەپاوە، حکوومەتی هەرێم بە ملیۆنان دۆلار دینار و دۆلاریش طبعاً قەرزاری فەرمانبەرانە. لەبەرەوە ئێمە پێمان وایە ئەگەر هەر اتفاقێک هەبێ، ئەگەر هەر هەوڵێک هەبێ، ئەبێ لە چوارچێوەیەکی قانونی دابێت، ئەبێ التیزام لە چوارچێوەی قانونی موازنەی اتحادیە بێت، چونکە معڕەزە بۆ ئەوەی ببردرێتی. گەرچی نوێنەرانی کورد لە چەند ساڵی ڕابردوو شەڕیان لەسەر پۆینتێک زیاتر لە بودجە و پشکی کورد لە بودجەی عێراقدا کردووە، بەڵام دوجار بە ناوی ئابووری سربەخۆ حکوومەتی هەرێم پابەندی یاسای بودجە نەبووە و هەموو ڕیسەکەی ئەوانی لەسەر حسابی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم کردووەتەوە بەخووری. هەر بۆیە ناشدانرێت ئاخۆ و دروشمانەی کابینەی نۆیەم کە پاشەکەوتی موچە نایەڵێت بە پشتبەستنی کابینەکەیە بە یاسای بودجەوە یان پشتبەستنە بە ڕێککەوتنێکی ژێربەژێری حزبی. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.
جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان کاک شیروان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین قسە لەسەرەوە دەکرێت بۆچی بە 58 پەرلەمانتار و بە سەر و کۆمار و بە دوو وەزیر کێکیان وەزیری داراییە نەتوانراوە پشکی هەرێم زیاد بکرێت. بەناوی خی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێز. دیارە پرسیارەکە زۆر لە جێگای خۆیەتی. ئێمە هەموو پەرلەمانتارە کوردەکان و هەموو فراکسیۆنە کوردیەکان بۆیە لەوێن شەڕی مافەکانی کورد بکەین و هەوڵی بەدەستێنانی مافەکانی کورد بین. یەک لەو خاڵانێک کە زۆر گرنگە ئێمە لە بەغدا هەوڵی لێ بدەین مەسەرەی بودجە و موازنەیە. دیارە هەر لە سەرەتای ئامادەکردنی موازنە ینی کە هاتە پەرلەمان ئێمە هەموو فراکسیۆنە کوردیەکان ڕامان وا بوو کە ئەم موازنەیە ئینسافی تێدانیە بەرامبەر هەرێمی کوردستان بەرامبەر خەڵکی کوردستان بۆیە ڕامان وا بۆ ڕەتیکەینەوە. هەر ئێمە نەبووین کە تێبینیمان لەسەر موازنە هەبوو دیارە نوێنەری پارێزگاکانی خواروی عراق نوێنەری و پارێزگانی ناوەڕاست کە لە دوای شەڕی داعش وێران بوون پێویستیان بە ئاوادانکردنەوە هەیە خەڵکەکی زۆری تر لە ناو پەرلەمان تێبینی لەسەر هەبوو. تقریبا ڕایەکی گشتی هەبوو کە موازنەیە ڕەت بکرێتەوە بنێرێتەوە بۆ حکوومەت پێشنیارێکی کە موازنەیە نەگەڕێتەوە بە بەڵێنیەوەی کە لیژنەیەکی حکومی پێک دەهێنێ ئەم لیژنە حکومیە لەگەڵ پەرلەماندا دەنیشن هەرچی گۆڕانکاریەک پێویست کە لەناو موازنەدا دەیکەن. لەسەرەوە پرۆژەکە لە پەرلەمان مایەوە لیژنەیەکی حکومی پێکهات بە سەرۆکایەتی بەڕێز وەزیری دارایی کە لە هەمان لیژنەی دارایی تیدا ئەندام بوون بڵین لیژنە حکومیەکە بە سەرۆکایەتی وەزیری دارایی وەکیلی وەزیری دارایی وەکیلی وەزیری تەختیت و نوێنەری وەزارەتی نەوت نوێنەری وەزارەتی کارەبا ینی چەند کەسێکی تێدا بوو کە لە حکوومەت بوون لیژنەی داراییش لە پەرلەمان ئێمە لە پەرلەمان دانیشتین لەگەڵیان لەگەڵ لیژنە حکومیەکە ئەندامانی لیژنەی دارایی 47 تێبینیمان لەسەر پرۆژە یاساکەدا بە لیژنە حکومیەکە 47 تێبینی لەسەر هەموو پارێزگاکان هەموو عێراق هەموو پرۆژە یاساکە لەناو ئەم 47 9 خاڵی پێیوەست بوو بە هەرێمی کوردستانەوە داتان بە وەزیری دارایی دامان بە وەزیری دارایی و لیژنە حکومیەکە لەو خاڵانە کە زۆر گرنگ بوو مەسلەی حسەی هەرێمی کوردستان بوو کە 12.67 دانرا بوو مەسلەی موچەی هێزی پێشمەرگە بوو ینی ئەو بەدیاریکراوی بۆ لای بینەران ڕوون بەوەی کە تایبەت بوو بە هەرێمی کوردستان 6 خاڵ بوو چین ئەوانی کە بەدیاری کراوی بۆ نمونە داوای پشکی چەندتان ئەوانی کە پێویست بە هەرێمی کوردستان پێمان وابوو کە 12.67 شتێکی ناڕەوایە هیچ بنەمایەکی یاسایی و قانونی نییە بکرێت بە چەندێەوە داوامان کردووە بکرێتەوە لە 17 ئەگەر نا بیکەین لە 14 بە پێی بەڵگەنامەیە کە دواتر لە وردەکاریەکانە دەکرێت باسیکەین بەوەی بۆ لای بۆ جەنابتان بۆ بینەرانیش ڕوون بێ مەسلەی ڕێژەکە بوو مەسلەی پێشمەرگە بوو مەسلەی موچەی فەرمانبەران بوو مەسلەی هەندێک بودجەی سیادی بوو کە لە ناو سیادیدا بڕێکی زۆر ینی زۆر بەرگە هەیە لە سیادیدا دانراوە کە لە ئەساسدا سیادی نییە بگوازرێتەوە بۆ بابەکانی تر وهروەها گۆڕانکاری لە هەندێک قەرز و ئەوەدا بکرێت کە حکوومەتی عێراق قەرزێکی زۆر دەکات هەندێک لە قەرزەکان پێویست نییە بە هەرێمی کوردستانەوە لە هەرێمی کوردستان لەدانەوەکەدا دەبێت بەشدار بێ هەموو جێبەجێکرا لەو 47 خاڵەوە سۆش خاڵی کوردیش کێوەداتان بە لیژنەی حکوومەت لەوانەیە کە پێیوەست بوو بە کوردەوە بەداخەوە تەنها یەک خاڵ جێبەجێکراوە ئەویش ئەوەیە ئێمە پێمان وا بوو حکوومەتی هەرێمی کوردستانیان هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵی لەناو حکوومەتی ئیتیحادیدا ناکرێت حکوومەتی ئیتیحادی ساڵانی پێشووتر بۆ وەک دەرهاویشتەی ڕیفراندۆم و هەندێک ناکۆچی نێوان هەرێم و بەغدا دەیویست لەگەڵ پارێزگاکان مامەڵە بکە حکوومەتی هەرێم بچوو کاتەوە ئێمە پێمان وا بوو مە نادەستوریە نایاساییە بەزەوەی کە ناوی هەرێمی کوردستان تەسبیت بووە پارێزگاکان لابراوە تەنها ئەو خاڵە جێبەجێکراوە بەداخەوە خاڵەکانی کەس جێبەجێکراوە هەندێک لە بڕەکەی نەک پشکە ینی حسەکەنە لە بڕەکەی هەندێک لە هەرێمی کوردستان زیادکراوە لەبەرەوەی هەندێک لە نەفەقاتی سیادی لابراوە باش بەزێ وەکو پەرلەمانتار بەرکی خۆتان هەستاون ئێمە جگەلەوەی لەناو پەرلەمان زۆربەی پەرلەمانتارانی کورد قسەیان لەسەر کردووە لەگەڵ لیژنەکەی حکوومەت ئەم تێبینیانەمان داوە بە لیژنەکەی حکوومەت ئێمە 5 ئەندامی کوردین لەناو لیژنەی دارایی نوێنەری 5 فراکسیۆنین بە تەنها دوایش لەگەڵ بەڕێز وەزیری دارایی دانیشتوین هەموو ئەم تێبینیانەمان جارش کە تەکید لەسەر کردوتەوە بەڵگەنامە ڕسمیەکانمان داوە پێی و پێشنیاری خۆمان داوە پێی کە لە کوێوە دەتوانێت لە موازنەدا حسەی کورد زیاد بکە بە هەموو ئەوانە هەستاوین و تەنانەت لەسەر بەڵێنی بەڕێز وەزیری دارایی ئێمە لە ماوەکانی ڕابردوودا زۆر بە متەفائیلانە لە هەندێک مەسەرەن بۆ هەندێک ڕاگەیان و بۆ خەڵکی کوردستانیش زۆر متەفائیلانە قسەمان کردو لەبەرەوەی شێوەیەک لە بەڵێنمان وەرگرت بوو کە ئەم حسەی هەرێمی کوردستان ئەگەر نەشکرێتەوە بە 17 دەکرێت بە 14 ینی هەندێک هەر زیاد دەکات
بەداخەوە کە پرۆژەکە هاتەوە هیچمان دەگەرم بۆ لای بەرز بە دیاریکراویێنی بە دیکۆمنت ئەو خاڵانەی شەش خاڵەکە ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە دکتۆرە جەنابیشت بەخێر بێ سەبارەت بەوەی کە ئایا خودی پەرلەمانتاران خۆیان بەرپرسیارن لە کەمی ئەو پشکەی هەرێم یاخود تەنها پەیوەندی مەسەرەن ئایا بەسەر و کۆماڕێتیان یاخود تەنها پەیوەندی بە وەزیری داراییەوە یاخود بە دیاریکراوی پەرلەمانتارێن دەسەڵاتی چییە لە ڕووی یاسایەوە لە مەسەلەی بودجێ؟ بەڵێ سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ بینەرانی کەناڵەکەتان و سپاس بۆ هاوکاری بەڕێزم کاکشیروان. لە ڕاستیە زۆر گرنگە خەڵکی هەرێمی کوردستان بزانن کە دەسەڵاتی نوێنەرەکانیان چیە و تا کوێ دەڕوا لەوانەیە ئێستا ساڵانە کە چەند ساڵە بودجەی هەرێمی کوردستان بڕاوە دەنگدەرانی ئێمە گلەییان لە نوێنەرەکان هەبوو بێ و توێتیان نوێنەرەکان کاریان نەکردووە بۆیە زۆر گرنگە ئەوانەی کە دەنگیان بە ئێمەداوە بزانن دەسەڵاتی ئێمە لە ڕووی دەستوری و یاساییەوە تا کوێیە بۆ ئەوەی بزانن کە کێشەکە لە کوێدایە ینی کێشەی ئەوەی کە موچەی فەرمانبەران و ئەو یاخۆ ئەو کێشە هەڵواسراوەی کە لەسەر بودجە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدایە هەیە. مادەی 62 دەستور باز لە بودجاکە لە فەقەرەی دووەمیا باز لەوەکە ئەڵێمە مەجلیسی نوابواتە ئەنجومەنی نوێنەران بۆی هەیە نەفەقات کەم بکاتەوە نەفەقا ئیجمالی نەفەقات کەم بکاتەوە یاخود مناقەلە یعنی گواستنەوە لە نێوان فەسڵ و بابەکانی بودجە بکە یاخود لە کاتی ضرورەتە اقتراحی زیادکردنی کۆی ئیجمالی نەفەقات بکە لە کاتی ضرورەتە اقتراح بکە بۆ کێ بۆ مەجلیسی وزەرا بەمعنای خۆی ئەو دەسەڵاتی خۆی ئەو دەسەڵاتی نییە بە هیچ شێوەیەک زیاد پەرلەمان تەنها دەسەڵاتی گواستنەوەی بودجێ لە بەشێکەوە بۆ لە فەسڵێکەوە بۆ فەسڵێکی تر لە بەشێکەوە بۆ بەشێکی تر کەمکردنەوەی ئیجمالی نەفەقات کەمکردنەوەی بودجە و ئەگەر بیەوێ زیاد بکات مەسەرەن بۆ ئەگەر ئێمە بمانەوێ لە ساعت 12 بکەین بە لە ساعت 14 پێویست دەکا اقتراحێک بکەین بۆ مەجلیسی وزەرا ئەنجومەنی وەزیران بۆ ئەنجومەنی وەزیران بۆی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەربڕێ اینجا بەڵام وەزیری دارایی لێتان بۆی خەڵکیش بزانێ وەزیری دارایی دەسەڵاتێکی زۆری هەیە لە ئامادەکردنی بودجە محوەری ڕئیسی دەسەڵاتێکی ئایا دەتوانێت بۆ نمونە ڕێژەی کورد بکاتە لە سەڵات محوەری ڕئیسی لە ئەنجومەنی وەزیرانە بۆ لە دانانی بودجە لە داڕشتنی بودجە وەزیری داراییە لەگەڵ وەزیری تەختیتا اینجا بەڵام ئێمە کێشەیەکمان هەبوو ئیمساڵ هەر یەکێ لە تێبینیەکانمان ئەوە بوو خۆی بودجە چییە بودجە ئەبێ ڕنگدانەوەی منهاجی وزاری ئەو حکوومەتە بێ یعنی تۆ بەڕێز عادل عەبدولمەهدی هاتووە منهاجێکی وزاری بۆ ئێمە لە ئەنجومەنی نوێنەران پێشکەش کردووە ئەم منهاجە وزاریە پێویستی بە پارە هەیە بۆی جێبەجێ بکە ئەبێ بودجەکە ساڵانە ڕنگدانەوەی ئەم منهاجە وزاریە بێ بەڵام خەلەلی گەورە لەم بودجەیە ئەوە بوو کە ئەم بودجەیە حکوومەتی پێشوو داینابوو حکوومەتی پێشوو بەڕێز حەیدەر عەبادی بودجەکەی دانابوو ئەم هات پەسەندی کرد ئاخر تۆ چۆن بودجێ پەسەندەکەی ڕاستەوخۆ کە لە کاتێکا منهاجە وزاریەکەی تۆ نییە کراوە بە بودجە ئەمە یەکێ بوو لە نەقدە گەورەکان کە دەبوایە گۆڕانکاری گەورە تیا بکرێ بەڵام لەگەڵەوەشا گۆڕانکاریکی وای تیا نەکرا ئەمە یەکێکە لە کێشەکان دوای ئەوە وەزیری دارایی دەیتوانی ئەو بەتایبەتی کە دۆکیومنتێک هەیە لە وەزارەتی تەختیت کە نیسبەی هەرێمی ئەگەر بە نیسبەی دانیشتوانیش بێ خۆ من بۆ خۆم لەگەڵ ئەوە نیم کە دابشکردنی بودجە لەسەر ئەساسی نیسبەتی دانیشتوان بێت چونکە لە دیاریکراوە بەڕێز دکتۆرات هەیە لە یاسا لە دەستوری عێراقەوە دانراوە کە دەبێت دابشکردنی بودجە لەسەر ژمارەی دانیشتوان بێت نەخێر بە هیچ شێوەیەک هیچ معیارێک هیچ پێوەرێک بۆ دابشکردنی بودجە نەکراوە بەڵام پێوەری ئەسڵی بۆی معیار دیاری نەکراوە لە دەستورە پێوەری ئەسڵی بریتیە لە ئەوەی پێداویستی ئەو شوێنە مەسەرەن ئێستا ئێمە چەند شوێنمان وێران بووە لە کاتێکی میابارانە لە کاتی هین شەڕی داعشا مەسەرەن ناوچەکانی مووسڵ و ئەمبار و ئەوانە لە شەڕی داعش و ئەوانە چەند وێرانکاریان تیاکراوە پێویستی ئەمبار باژمارەی دانیشتوانیان کەمتر بێ پێویستی ئەم ناوچانە زۆرترە لە پێویستی شوێنێک کە هەرگیز شەڕ نەیگرتوێتەوانێ دەبێ ئەمە پێوەەر بێ پێویستیەکانی ئەو شوێنە بۆیە ئەگەر باگریمان ئەگەر ژمارەی دانیشتوانیش پێوەەر بێ ئەو دۆکیومنتێکە لە وەزارەتی تەختیت خودی بەغدا وەزارەتی تەختیتی خودی بەغدا خۆی هەیە ژمارەی نیسبەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە 14 و لە 12 نییە بەس بۆی ڕوون بێ دەسەڵاتی وەزیری دارایی بوو ئەگەر بتوانێت وەزیری دارایی ئەگەر نیەتی هەبووە دەیتوانی بیکاتە لە 14 بەڵ دەسەڵاتی ئەوە ئەی بۆ نەیکردووە
وڵی جا و پرسیارە ئاراستی خۆی بکەن ئێوە لە بەغدادن ڕەنگە ئاگاتان لە بارودۆخەکە لە ئێمە زیاتر من بۆ خۆم ئەندامی لیژنەی یاساییم ئەندامی لیژنەی دارایی نیم بەڵام لەم ماوەیەدا جارێک لەگەڵ ڕێز وەزیری داراییە دانیشتوم و باسی بجەم لەگەڵا کردووە بە تایبەتتر من ئێمە ئەو کاتە لیژنەیەک بووین لە فراکسیۆنە کوردستانیەکان بۆ ئەو چوینە لای کە بۆ مەسەلەی موچەی شەهیدان و زیندانیانی سیاسی هاوتا بکرێ لەگەڵ هی ئێرە لەگەڵ یاریێمی کوردستان لەگەڵ بەغدایە لەوەیە باسی بوو جەشمان کرد ئەو کاتە هێشتا لیژنەکە تازە پێکات بوو ئەو لیژنەی کە بەڕێز کاک شیروان ئیشارەتی بۆ کرد لیژنە حکوومیەکە و لیژنەی دارایی پەرلەمان تازە کەوتبوونە کارەکانیان ئەو کاتە ئەو باسی لەوە کرد کەوتی ئەو گۆڕانکاریە دەکەین و یەکێکی تر لە خاڵە گرنگەکان کە ئێمە لەو دانیشتنەدا لەگەڵ چەند هاوکارێکی ترم لەگەڵ بەڕێز وەزیری دارایی باسمان کردوتمان ئەبێ هەرێمی کوردستانیش پابند بێ بە ئیلتیزامەکانی کە لەناو بودجەیە بۆی دیاریکراوە چووکە بەس بۆی کە ئەوە لە پێدوایە وەزیری دارایی خۆی نیەتی نەبووە یاخود دەسەڵاتی نەبووە کە بودجەکە زیاد بکە خۆی نەویستووە من ناتوانم ئەو بڕیارە بدەم ئایا دەسەڵاتی پێ نەدراوە یاخو خۆی نەیکردووە بەس تۆ نەڵێ بە پێی یاسا دەسەڵاتی هەیە بەڵێ دەبوایە کە نەیکردووە کەم تەرخەمە دەبوایە بیکردایە ئەوە پرسیارشی دەزانی بەڕێزت ئەزانی خستنە ئەستۆی بەرپرسیارەتی لە ڕووی یاساییەوە ئاسان نییەتەوە من هێشتا ئاگام لە تەفاسیلی کارکردنی ئەو نییە کە چۆن کاری کردووە بەڵام دەبوایە بەڕێزیان ڕوونی کردایەتەوە بۆ نەیکردووە نەخێر من وەکو خۆم هیچ ڕوونکردنەوەیکم پێ نەگەیشتۆ بۆ وەزیری دارایی ئەم دەسەڵاتی خۆی بەکارنێنەوە کاک شیروان بەرلەوەی کە بینە سەر شەش خاڵەکەی ئەوەی کە ئێوە داوەتان کرد بۆ هەرێمی کوردستان وەزیری دارایی یعنی ئەو بەڵێنەی بە ئێوەداوە کولیژنەی دارایی کە پشکی هەرێم زیاد بکرێ بەڵێ ئێمە کە لەگەڵی دانیشتین تەمان جگەلەوەی وەکو باسم کرد لە لیژنە حکوومیەکە دانیشتین لەناو لە پەرلەمان لەگەڵ لیژنەی دارایی ئێمە هەر پێنج ئەندامە کوردەکەی ناو لیژنەی دارایی سەردانی بەڕێز وەزیرمان کرد دۆکمنتە ڕسمیەکەمان وەزارەتی تەختیتماندایە خۆشبەختانە ئەو جگەلەوەی کەوتی من وەزیری داراییم ئێستا وەجێگری سەرۆک وەزیرانم بۆ کاروباری دارایی وەزیری تەختیتیشم بە وەکالەت بەرلەوەی کە متمانی وەزیری پلانداناوە ئەو کاتە وەزیری پلاندانان دانرا بوو کوتی وەزیری تەختیتیشم بە وەکالەت ئەم بەڵگەنامەیەکی ڕسمی حکوومەتی عێراقیە هی هەرێم نییە بە پێی داتاکانی وەزارەتی تەختیتی عێراقی ئەمە دیاری کراوە بۆیە زۆر بە ئاسانی دەتوانین ئەم ڕێژەیە بگۆڕین ئەگەر هاتووە ڕێژەکەمان گۆڕی بە نزیکەی 900 میلیارد دینار بۆ پشکی هەرێمی کوردستان زیادی دەکرد واتە نزیکەی تریلیۆنێک طبعا ئەمە لە 12.67ەکەی کە حسەی هەرێمە لە حاکمەش زیادی دەکرد لە بەشێک لە سیادیش زیادی دەکرد پێشمەرگەش زیادی دەکرد بە مەجموع نزیکی تریلیۆنێک و 200 میلیارد بۆ پشکی هەرێمی کوردستان زیادی دەکرد باشە بەس بەڵێنی بێ ئێوە دە زیادی کە مەسەلەن قسەکە کۆبوونەوەکە لەگەڵ بەڕێزیان قسەکەی ئەوە بوو کە ئەو بە حکمی وەزیری داراییە وەزیری تەختیتیشە بە وەکالەت و دوو وەزارەتی زۆر گرنگ کە معنین بە دانانی پرۆژە یاسای موازنە هەردوو وەزارەتی مالیە و تەختیتە جگەلەوەی کە داتاکان و داواکارەکان لە هەموو وەزارەت و دەستەکان کۆ دەکەنەوە و دوجار بە ئیمزای وەزیری دارایی پرۆژە یاسای موازنە تەقدیمی مەجلیسی وزەرات یعنی ئێستاوی هاتووە واژۆی دکتۆر فواد واژۆی بەڕێز دکتۆر فوادی لەسەرە و بە ئاواژۆی بەڕێز دکتۆر فواد وەزیری دارایی دراوە بە ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیرانیش تەبەنی کردو ئاراستی پەرلەمانی کردووە بەڵام بۆ دوای ئەوەی کە بەڕێز بێەوەی وتبوو کە پشکەکە زیاد دەکە دوایەوە پرسیارتان لە وەزیری دارایی نەکردوەوە کە بۆ پشکێرێم زیاد نەکراوە کۆنداەکانی لیژنەی دارایی لەو کاتێوە کە پرۆژە یاساکە جارێکی تر هاتوتەوە پەرلەمان بەڕێز وەزیری دارایی لە سەفەر بوو لێرە نەبوو و بەدڵنیایەوە ئێمە لە داهاتوودا لە دوای پشوەکانی سەری ساڵ کە دەگەڕینەوە بۆ بەغدا زۆر زەرورە وەزیری دارایی ببینین جارێکی تر و پرسیارێکی زۆر جددی ئەوەیە ئایا بەڕێز وەزیری دارایی بۆ ئەمەی نەکردووە ڕێگریەکانی چی بوون وەڵامی بۆ ئێمە پەرلەمانتاران وەڵامی بۆ خەڵکی کوردستان چیە کە ئەمە دەیتوانی بیکا لە دەسەڵاتی ئەودا بۆ دەبێ وەڵامی خەڵکی کوردستانیش بداتەوە ئێستا ئێمە لە بەغداین نوێنەری خەڵکی کوردستانین بەلامانەوە گرنگە موچەی خەڵکی کوردستان چاک بێ بژێوی خەڵک چاک بێ پاشەکەوتی موچە نەمێنێ پرۆژەکان دەست پێ بکەنەوە ئەمە بەلاوانەوە گرنگە ئەگەر نتوانین ئەوە بکەین لانی کەم دەبێت ڕوونکردنەوەمان پێ بۆ خەڵک ئێمە بۆچی ئەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا چیمان کردو چیمان پێ دەکرێت بۆ خەڵکمان ڕوون کردوتەوە وەڵامی خەڵکیش بداتەوە بۆ ئەوەی وەڵامی خەڵکی کوردستان بدەینەوە سبینێک کە ئێمە نەمانتوانی ئێمە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەکەشدا باسی ئەومان کرد یەک لە پەیامەکانمان بۆ هەرێمی بۆ حکوومەتی هەرێم بوو حکوومەتی هەرێم ئەگەر پابند دەبێت بەم پرۆژە یاساوە ڕۆژانە 250,000 بەرمیلەوە تەسلیمی سۆمۆ دەکا ئەمە ڕەپارەکەیەتی کە لە بەغدا بۆی دیاری کراوە
ئەگەر ئامادە نییە بەم بڕەپارەیە نەوتەکەی تەسلیمی سۆمە بکات دەبێت وەڵامی خەڵک بداتەوە لە 2009دا وەزعی دارایی چۆن دەبێت موچەی فەرمانبەران چۆن دابین دەکات پرۆژەکان چۆن دەست پێ دەکاتەوە بۆ ئەوەی لای خەڵکی کوردستان ئەم دڵە ڕاوچێ و قەلەقێ نەمێنێ ئایا موچە چا دەبێت چا نابێت وەزعی دارایی باش دەبێت یان باش نابێت حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕوئیای ڕۆن و وازح بێ تا ئێستا هیچ ڕوئیایەکی دەرنەخستووە هیچ وەڵامێکمان تا ئێستا هیچ بۆچوونێکمان لە حکوومەتی هەرێمەوە گوێ لێ نەبووە سەبارەت بەم پرۆژە یاسایەت دەکات کە لە کاتێکدا خوێندنەوەی یەکەمی بۆ کرا خوێندنەوەی دومیشی بۆ کراوە ئێمە لە دوای پرۆژە پشۆکانی سەری ساڵەوە دەچینە وردەکاری لەگەڵ وەزارەتەکاندا دەنیشین سەبارەت بە خاڵەکان ئەو خاڵانی کە بە دیاریکراویەوە داواتان کردبوو شەش خاڵەکە چی بوو بۆ وەزیری دارایی کە وتت ینی تەناوی کە پەسەند کرد کە ناوی پارێزگاکانی هەولێری سلایم کاتە بە هەرێمی کوردستان طبعاً بۆ ئەوەی بە ڕوونی باسی کەم دووسێشت کراوە و زۆر شت نەکراوە طبعاً ئێمە داوای ئەومان کرد کە ئەو دەستەواژانەی کە نادەستورین جەنابی دکتۆرە دەزانێ ئێمە لە عێراق هەرێممان هەیە لەگەڵ ئەو پارێزگایانەی کە لە ناو هەرێمدا ڕێک نەخراون هەرێمی کوردستان سێ پارێزگایە چوارە چەندە ناوی هەرێمی کوردستانە لە ناو حکوومەتی ئیتیحادی هەرێمێکی فیدراڵیە ئەم مامەڵەکردنە لە سەردەمی حکوومەتەکەی بەڕێز عەبادی لەگەڵ هەرێم زیاتر بۆ مەسی سیادەی هەرێم بوو دەیویست هەیبەتی هەرێم کەم کاتەوە لەگەڵ پارێزگاکان مامەڵە بکە بۆیە ئێمە یەک لە داواکاریەکانمان ئەوە بوو کە ئەم دەستەواژە نەدەستوریانە لا ببرێ ئەمە بە خۆشحاڵیەوە کراوە و نەماوە ئێستا کە دەڵێ هەرێمی کوردستان سلێمانی هەولێر دوهۆک هەڵەبجەش دەگرێتەوە با ئەومان لەلا ڕوون بێ سەبارەت داواکارێکی تر لەسەر ڕێژەکە بە پێشتریش باسمان کرد ئێمە بەڵگەنامە ڕسمیمان لەلا بوو طبعاً وەختی خۆی لە سەدا حەفدا بەڕێکەوتنێکی سیاسی کراوە و هەر خودی بەڕێز عادل عەبدولمەهدی ئەو کاتە پێشنیاری ئەم سەدا حەفدەیە کردووە کورد داوای لە سەدا 25 کردووە عەرەبەکان کوتیان ئێمە سەدا مستحقی ئێوە سەدا 12 لەم بینەدا نێوەندگیری بەڕێز عادل عەبدولمەهدی کردووەتی لە سەدا حەفدە یعنی لە 2005 تا 2015 لە سەدا حەفدە کە هاتووە بۆ هەرێمی کوردستان کە لە ڕاستیدا لە سەدا حەفدە نەهاتووە لەبەرەوەی سیادی لێکەم بۆتەوە دوایی بە پێی نەفەقاتی فعلی کراوە بە هەر حاڵ چەند بۆ لە سەدا حەفدەکە دەستکاری نەکراوە لەبەرەوەی دانراوە تا ئەو کاتەی سەرژمێری دانیشتوان لە عێراق دەکرێت ئەو کاتی سەرژمێریەکە دەکرێتە بنەما تا چەند زانستینەوەی کە دکتۆرە باسی کرد ڕاست دەکات لەوانەیە تاک لە سلێمانی پێداویستیەکانی مەسروفاتی ژیانی جیاواز بێت لە تاکێک لە بەغداد جیاواز بێت لە تاکێک لە ئەنبار ینی بە پێی پێداویستی بایان بار حاڵ ئەگەر ژمارەی دانیشتوانیش بکەینە بنەما سەرژمێریەکی دروست لە عێراق نەکراوە تاوەکو ئەم ڕێژەیە بگۆڕێ کاتێک کە لە سەدا حەفدەوە کراوە بە سەدا 12.67 مانای وایە بەبێ هیچ بنەمایە کراوە بۆیە داوامان کرد بکرێتەوە لە سەدا حەفدە لانی کەم ئەگەر پێشمان نەکرێتەوە حەفدە بەپێی ئەم بەڵگەنامەیە بیکەینە چواردە ئەمە بۆچی گرنگە طبعاً وەزارەتی پلاندانان لە ساڵی 2019 بڕێک پارەی تەخسیس کردو بۆ سەرژمێری بەپێی زانیاریەکانی من حکوومەتی عێراق وەزارەتی تەختیتی عێراقی ناتوانێت لە 2019دا سەرژمێری بکات لە 2019 هەندێک ئامادەکاری دەکات پێدەچێت ئەگەر لە باشترین حاڵەتدا لە 2020 سەرژمێری بکرێت بۆیە ئەگەر ئەم ساڵ بمانتوانێت بکەینە لە سەدا چواردە لە 2019 بۆ 2020 هەر چواردە دەبوو ئێستا کە بە 12.67 ماوەتەوە زەحمەتە ساڵێک تریش پێمان بگۆڕدرێ بۆ 2020ش ئەمە گرفتەکەی لێرەدا بۆیە زۆر بەلامانەوە گرنگ بۆم 12.67 ببێتە چواردە ئەگەر هەر بە سەریعی ئەوەکانی بە کورتی بۆی طبعاً لەسەر پێشمەرگە باسی ئەومان کرد کە پێشمەرگە و هاوشێوەی حەشتی شعبیان هێزەکانی تری عێراقی یان لەسەر بڕێک ڕێکەوین بڕێک پارەی بۆ تەخسیس بکرێ یان ئەوە تا لەسەر ژمارەیەک ڕێکەوین ئەوە نەکراوە هەر بە تێکستێکی مەتاتی هاتووە ئەوەی کە بۆ بەڕێز وەزیری دارایی کردوێتی موچەی فەرمانبەران ئەوەی بۆ فەرمانبەران کراوە زیاد کراوە بە دەستخۆشیەوە 481 میلیارد لە پشکی هەرێمی کوردستان زیادی کردووە بۆچی لەبەرەوەی بەشێک لە سیادی لابراوە خراوەتە سەر نەفەقاتی عام لەوێ پشکی هەرێمی کوردستان زیادی کردووە ئێمە داوامان کرد بوو 15 فقرە لە سیادی لا ببرێن بخرێتە سەر نەفەقاتی تر لا نەبراوە ئەوەی کە زۆر بەلامانەوە گرنگ بوو 12 تریلیۆن دیناری جەولاتی تەراخیز بوو واتەوەی کە شەریکاتی نەوت لە خواوی عێراق دەکەن ئەم 12 تریلیۆنە لا برابە ئێمە پشکێکی زۆر پارێکی زۆر بۆ هەرێمی کوردستان زیادی دەکرد ئەوەش نەکراوە بۆیە بەداخەوە ئەوەی کە ئێمە چاوەڕوانمان دەکرد لە پرۆژە یاسای بودجەدا بۆ کوردستان بکرێ نەکراوە سپاس دەکەم دکتۆرە سەبارەت بە نیازی حکوومەتی هەرێم ینی پێ دوایە دەبێت ڕوونکردنەوە و کاکشیروان باسی کرد بۆ خەڵکی کوردستان کە ئەو ئایا پابەند دەبێت پابەند نابێ یاخود نەوت تەسلیم دەکەن تەسلیم ناکەن گرنگترین شت لەوەی لە کە زامنی ئەوە کە بودجە
لە بەغداوە بگاتە هەرێمی کوردستان پابندبوونی هەرێمی کوردستانە بەو ئیلتیزامەی کە بۆی دانراوە تەسلیمکردنی 250,000 بەرمیل ڕۆژانە نەوت بە کۆمپانیای سۆمۆ یعنی لە ڕێگەی بەغداوە ئەگەر هەرێمی کوردستان پێویستە ڕوئیای خۆی دیاری بکات تا ئێستا هیچی نەوتووە ئەبێ ڕوئیای خۆی دیاری بکە ئامادەیە ئەمە تەسلیم بکایە ئامادە نیە ئەگەر ئامادە نییە بودجە لەو بڕوایە دانیم لە ساڵانی پێش و باشتر بێ ئەگەر ئەو تەسلیمینەکە ئەمە بۆی لەبەردەم خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بێ ئەگەر بەڵام ئەگەر ئەو تەسلیمی بکە ئەو کاتە ئێمە وەکو نوێنەرانی کورد لە بەغداد دەستمان کراوەتر دەبێ بۆ دیفاعکردن هەرگیز ئێمەش بۆ قبول ناکەین ئەگەر هەرێم تەنفیزی ئیلتیزامەکەی خۆی بکات بەڵام بەغدا نەیکا بەڵام لە ڕاستیە کە ئەو نەیکات یعنی ئیلتیزامەکە دوولایانەیە باز لە ڕێکەوتی نهێنی دەکرێت بۆ نمونە لەسەرەوەی کە بدۆخەکە هەروە بمێنێتەوە ساڵانی خاڵێکی ترە دەنگ و ئێمەش هەر وەکو جەنابتان بیستومانە کە ڕێکەوتن هەیە لەو کاتێک کە بەڕێز مەسعود بارزانی سەردانی بەغدای کردووە و بەڕێز مەسعود بارزانیشی لەگەڵدا بوو کە ئێستا کاندیدی سەرۆکی حکوومەتە دەڵێن گوایە ڕێکەوتن جۆرێک لە ڕێکەوتن کراوە بەڵام ئەم جۆرە ڕێکەوتنە ئێمە وەکو نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە هیچ شێوەیەک ئاگامان لێ نییە ئاگامان لێ نییە ڕێکەوتنەکە چۆن کراوە بەڵام دەشێ ڕێکەوتن کرابێت چکە ئەوە بەس هەرێم نییە کە پێویستی بە بەغدایە بۆ ئەوەی کە بودجەی بۆ بنێرێ بۆی ڕێکەوتنی لەگەڵا بکە بەغداش بە تایبەتی بەڕێز عادل عەبدولمەهدی پێویستی بە هەرێم هەیە ئێمە بیرمان نەچێ 58 کورسیمان هەیە لەوێ بەڕێز عادل عەبدولمەهدی جیاوازیەکەی لەگەڵ سەرۆکوەزیرەکانی پێشوە ئەوەیە کە کوتلەی ئەکبەری نییە لەناو ئەنجومەنی نوێنەرانە واتە کوتلەیەک نییە کە پشتیوانی لێ بکە بۆیە کاتێک کە سبەینێ لە ئیستیجواب دەکرێت کێشەیەک دەبێت دێتە پەرلەمان پێویستی بۆ 58 کورسی هەرێمی کوردستان هەیە بۆی لەوانەیە نەوعێک لە نیەتی تیا بێ بۆ ئەوەی کە ئەویش بێوێ هەرێمی کوردستان ڕازی بکە بەڵام ئەمەی من دەڵێم هەمووی تەحلیلی خۆمە ئێمە ئاگامان لەوە نییە کە ڕێکەوتن چۆن کراوە بۆ نمونە زیاد نەکردنی پشک لەلایەن وەزیری داراییەوە ینی ئەوەی دەخوێن تو کە ڕێکەوتنێک کرابێ ئەگەر ڕێکەوتنیش کرابێ ئایا مثلا ئایا تەنها دوو هێز یاخود تەنها یەک هێز لە سەڵاتی ئەوەی هێمافیەوەی هەیە کە ڕێکەوتن لەسەر مەسەلەی نەوت بکات لەگەڵ بەغداد جاکە من وتم ئێمە ئاگامان لێ نییە ئەوە وەکو نەقدێک وتم کە ئێمە ئاگامان لێ نییە چکە ئێمە ئەو 58 کەسە نوێنەری کوردین لە بەغدا دەبێ پێویستە هەرچی شتێ بکرێ لە ڕێگەی ئەم نوێنەرانەوە بکرێنێک لە ڕێگەی حیزبێک و ڕێکەوتنی حیزبی و هیچ حیزبێک بە تەنیا خاوەنی هەرێمی کوردستان نییە ڕاستە کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان 25 کورسی هەیە بەڵام هەمومان نەزانینەوە 25 کورسیە چۆن هاتووە و لەکوێوە هاتووە بەڵام مەرەفی نەوت تەسلیمکردنەکەی لای تەنها پارتیانی کێتیشە یاخود هەر دووکیانە یاخود تەنها ئەوەیە کە مەسەلەن ئایەک حیزب بڕیاردەدایانە و تەسلیمی بەغداد بکرێ نەکرێت لە ڕاستیە خۆی پارتی زۆرتر دەستی گرتووە بەسەر جونگە ئەساسیەکانە لە هەرێمی کوردستانە بەڵام بیرمان نەچێکێتی شەریکی بووە یعنی ئەمە موبەڕیر نییە جێگری سەرۆکی حکوومەت بێ بڵێ من ئاگام لە بەسەلەی نەوت نییە موبەڕیر نییە یعنی نابێت جێگری یا دەبێت جێگری سەرۆکی حکوومەت نەبێ یان دەبێت ئاگای لە نەوت مەوەسمێ بۆ مەسەلەی تەسلیمکردنەکە لەگەڵ بەغداد ئێستاوە کێ بڕیاردەدا لە هەرێمی کوردستانە ئێمە پابندی بودجە دەبین پابند نابین ئەو کام هێزەیە مەسەلەن خۆی دەبێت حکوومەت بڕیار بدا حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو ئەو هێزانەی کە لەناو حکوومەتەکە بەشدارن و پەرلەمان بڕیاری چارەنووسساز ئەسڵن لە پەرلەمانی کوردستانەوە دەدرێت مەفروزە ئەگەر پەرلەمان کوردستان دەوری خۆی ببینێ کە هەرگیز نیان هێشتۆ پەرلەمانی کوردستان دەوری خۆی ببینێ دەکرێت حکوومەتی هەرێم ئیلزام کا بەوەی کە ئیلتیزام بکا بە ئەوەی کە لە بەغداوە ئەو ئیلتیزامی بۆی دانراوە ئەوەی موچەی فەرمانبەران بدرێ لە هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستان بودجەی بۆ بێت خۆی ئەسلی مەسەلەکە لە ڕووی یاساییەوە بەم شێوەیە بەڵام ئەم جەناب دەزانی شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە جۆرێک بووە هەرگیز مؤسسات دەوری خۆی نبینیوە مؤسسە ئێمە پەرلەمانمان هەبووە لە چەند ساڵی پێشوە بەڵام هەمیشە پەرلەمان بەتاڵ بۆ لەو دەسەڵاتەی کە پێویستە هەیبێ حکوومەتی هەرێممان هەبووە بەڵام هەمیشە دەسەڵاتەکان لە لای حیزب بۆ لە ناو حیزبەکانیشدا بە تایبەتی لە لای حیزبێکە لە ئێستادا کە بە ئاشکرا دەبینین کۆنتترۆلی تەواوی جونگەکانی دەسەڵاتی مەسەلەن تەسلیم ناکرێت خود نیت نەبێ یعنی ئەوە لە قازانجی خەڵکی کوردستانە یاخود
لە قازەنجی مثلەن کۆمەڵی کێزی سیاسی بەڵام ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە دەگەرم وڵای بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارandایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی دەسڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز دکتۆرە سەبارەت بە مەسەلەی نەوت ئایا کە نەوت تەسلیم نەکراوە چەند ساڵە لەبەر بەرژەوەندی خەڵکی کوردستان بوو یاخود چەند کەس و مەسەلەن لایەنەیەک بووە کە نەوت تەسلیمی بەغداد ناکرێت؟ ئەوان لە ساڵی 2014 کە دەستیان کرد بەوەی کە گوایە سیاسەتی یعنی اقتصادی سربەخۆ پەیڕەو دەکەن خۆیان نەوت دەفرۆشن. ئەو کات من لە پەرلەمانی کوردستان بووم، ئاشتی هەورامی هاتە پەرلەمان بە ئێمەی وێت کە بە جۆرێک کارەکەین بەس تەنها 6 مانگ سەبرمان لێ بگرن، یعنی باسی ساڵی 2014 کەم بەڵێ وتی 6 مانگ سەبرمان لێ بگرن وا ئەکەین کە دوو ئەوەنەی ئەو بودجەی کە لە بەغاوە بۆمان دێ یعنی لە نەوت فرۆشتنە ئەهێنینە ناو هەرێمی کوردستانەوە لەسەر ئەو وعدەی ئەو هەرێمی هین پەرلەمان ڕازی بوو بەوەی کە ئەم نەوتی خۆیان بفرۆشن. بەڵێ سێری ناو پەرلەمانە کە 2014 بەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ دوکیومنتی پەرلەمان هەیە ئەو قسەیە. بەڵام ئەوە تا بینیمان ئێمە ئێستا لە ساڵی خەریکاچینە ساڵی 2019 و خەڵکی هەرێمی کوردستان ڕوبع موچە وەرەگرێت و بۆیە ئەمە دیارە کە یعنی بەرژەوەندی بۆ بەرژەوەندی خەڵک نەبووە بۆ بەرژەوەندی حیزبێک و چەند کەسێک بووە لە ناو حیزبێکە. تا ئێستاش ئێمە چەند ساڵ لە پەرلەمانی کوردستان بووین ئاگامان لەو عقودە نەوتیانە نییە کە ئەم حکوومەتە چۆن کردوویەتی چەند وتومانە بیهێنن لیژنەی سامانە سروشتیەکان بە هیچ شێوەیەک ڕازی نەبوون بەوەی کە هیچ عقودێک بۆیە لە ئێستاە لغزێک لەسەر ئەو عقدانەش هەیە. یعنی تۆ لەوانەیە یەکێک لەو سەبەبانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێ ئەو بڕەنەوتە ئەو ئیلتیزامی سەرشانی جێبەجێ بکە و بڕەنەوتە تەسلیمی بەغا بکە بۆ ئەوەیە کە لەوانەیە ئیلتیزامە داراییەکانی هێندە زۆر بێت لە نەتیجەی و عقدانەی کە کردوویەتی. یعنی ئەگەر بێت و بچێتە بەردەم حکوومەتی مەرکەزی بەغدا لەوانەیە جۆرێک لە فەزیحە و ئەوانەی تیابێ لەوانەیە ئەمەش سەبەبێک بێ بۆەوە. بەڵام یعنی سپەیوەندێکی بە مەسەلەی ئەوە نیە کە هەندێک خەڵک لەوتی مەسەلەن نەوت لە کوردستان سەربەخۆ دەفرۆشرێت داهاتێکی زۆری بۆ دێت لە نەتیجەیەوە بێنەوە تەسلیم نەکەن ببوورە تەنها هەندێک حیزب و لایەن مەسەلەن لەوەتەی کە نەوت سەربەخۆ دەفرۆشرێت. تا چەند پەیوەندی بە مەسەلەیەوێ کە داهاتێکی زۆریان بۆ دێ بۆیە نایانەوێت نەوت تەسلیمی بەغداد بکەن. نەخێر بۆ داهاتی زۆر دێت بەڵێ داهاتی زۆر دێت بۆ حیزب بوو بۆ چەند کەسێک لە ناو حیزبا. ینی خۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستان نەهاتووە داهاتەکە ئەو قسەی بەڕێز ئاشتی هەورامی کردی ڕاست دەرنەچوو لەگەڵ ڕێزم. بۆیە لەوانەیە چەند حیزبێک و چەند کەسێک و چەند یا دوو حیزب مستەفید بن و خەڵکی هەرێمی کوردستان مستەفید نییە. بەڵام ئێستا هەرێمی کوردستان ئیمساڵ ئەگەر ئامادە نییە پێویستە ڕوئیای خۆی ڕوون کاتەوە بۆ
ئێمەی نوێنەران ئەگەر ئامادە نییە کە ئیلتیزام کا بەو بەناردنی ئەو بڕەنەوتەوە کە لە یاسای بودجێ هاتووە پێویستە بەدیلمان پێ بڵێ ئایا ئەو بەدیلی چییە چۆن ئەم هەرێمە دەبا بەڕێوە چۆن موچەی فەرمانبەران وەکو خۆی لێ دەکاتەوە. سپاس دەکەم کاک شیروان گەرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە هیچ ڕێکەوتنێک کراوە ئێستا بۆ نمونە لە نێوان هەرێم و بەغداد یاخود لە نێوان حیزبێک و هەرێم ئەوەی کە وەک خۆی بمێنێتەوەکو 2010 کاک حەکیم ئێمە لە عێراق پشتیوانی و پێشوازی لە هەر هەوڵێک دەکەین کە بێت هۆی نزیک بوونەوەی نێوان هەرێم و بەغداد چونکە پێمان وایە باشبوونی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغداد لە قازانجی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیشە. بەڵام هەر لێک نزیک بوونەوەیەک هەر ئیتیفاقێک هەر ڕێککەوتنێک پێویستە ئیتارێکی قانونی هەبێ و بۆ ئەوەی کە ئیتارێکی قانونی هەبێ ئەگەر ڕێککەوتنێک پەیوەندی بە نەوت و موازنەوە هەبێ حەقە زۆر بە ئاشکراوە زۆر بەڕوونی زۆر بە شەفافانە ئێمەی پەرلەمانتاران و خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش ئاگایان لێبێ بۆ ئەوەی سپێنێ لە کاتی پامەندەبوونی هەر لایەکدا بتوانین قسەی جددیمان هەبێ. هەر ڕێککەوتنێک لە ئیتاری یاسا و قانوندا نەبێت دوایی هەر لایەک پابند نەبێ خۆی لێ بجێتەوە ناتوانین دیفاعی لێ بکەین. بۆیە ئێمە سەرسەختانە داکۆچی لەوە دەکەین کە ئەگەر هەر ڕێککەوتنێک هەبێ پێ دوایە هەیە ئێستا ڕێککەوتنێک بەڕێزت لە بەڵێ دارایی بەڵێ هیچ شتێکی مەلموسمان لەبەردەست نییە بڵین ئەمە ڕێککەوتنێک کراوە یانەوەیە بەڵام سێ سیناریۆ لەلایەن بەڕێز وەزیری داراییەوە تەڕح کراوە بۆ سەرۆک وەزیران. ئەم سێ سیناریۆی لە سیناریۆی سێمدا لە سیناریۆی سێمدا بۆنی ئەوە دەکرێت کە قسەیەک هەبێ ینی من ئەوەی کە دەڵێم بۆکو باسم کرد بەڵگەیەکی مەلموسمان لەبەردەست نییە بەڵام من لە عەرەبەکانم بیستۆ کە تەرحێکی ئاوا هەیە لە ناو لیژنەی دارایی طبعا لە سیناریۆ یەکەمدا لە هەر سێ سیناریۆکەدا هەر 12.67 دیاری کراوەتەوە پشکی هەرێم گۆڕانکاری بەسەردا نەهاتووە لە سیناریۆ یەکەمدا 9 تریلیۆن و 783 میلیارە لە سیناریۆی دووەمدا ئەوەی کە باسمان کرد کە جەولاتی تەراخیس لا ببرێت 12 تریلیۆن دینارە لە سیادی لا ببرێ بخرێتەوە ناو سەر نەفەقاتی وەزارەتی نەوت هەر 12.6 بەڵام لەوێدا حسەی هەرێم 11 تریلیۆن و 590 میلیارە کە باشترین بژاردە بۆ ئەو کاتە چکە زۆرترین بڕی پارە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە. سیناریۆی سێیەم حسەکەی تێدا نییە بەڵام 10 تریلیۆن و 375 میلیارە. لە سیناریۆ سێمدا باس لەوە دەکات لە کاتی پابند نەبوونی هەرێم بە پێدانی نەوتەکەی بە بەغدا بە شەریکەی سۆمۆ بەغدا بەردەوام دەبێت لە ناردنی موچەی فەرمانبەران واتە 370 میلیارەکە وە زیاد دەکات چونکە بەپێی ئەوەی کە دانراوە ئەمساڵ 5 تریلیۆن و 448 میلیارە واتە نزیکەی مانگانە 457 میلیارد دەکە یعنی 370 ئەگەر بەوە بێ 370 دەکە 457 بەڵبەزەوە پسند کراوسی ئەمە نەخێر ئەمە لە ناو موازنەدا تەبەنی نەکراوە لە کاتێک ئەم سیناریۆیە هات بۆ پەرلەمان بەشێک لە پەرلەمانتارە عەرەبەکان دیار بوو گومانێکیشیان هەبوو شتێکیشیان بیست بوو گومانی ئەویان هەبوو کە جۆرێک لە ڕێککەوتن لە نێوان هەرێم و بەغدا هەبێ ئێمە جارە شتیکە دووباتی دەکەینەوە پێشوازی لە هەر ڕێککەوتنێک دەکەین چونکە پێمان وایە ئێستا زمینەکە باشترە ئێمە سەرۆک وەزیرانێکمان هەیە جیاوازە لە عەبادی هەمومان گلەیمان لە عەبادی هەبوو کە چۆن مامەڵەی لەگەڵ هەرێمی کوردستان کرد ئێستا سەر بەڕێز عادل عەبدولمەهدی دۆستی هەموو لایەکە و کەسێکی متەفاهیمترە وەزیری دارایی ئێستا کوردە وەزیرێکی ترمان هەیە کوردە سەرۆک کۆمار کوردە بە ڕاستیەکان وانە بڵین هەموو ئەمانە خاوەنی دەسەڵاتن لە عێراق لانی کەم خاوەنی پەیوەندی باشن لەگەڵ عادل عەبدولمەهدی لەگەڵ لایەنەکانی تر واتە زمینەیەک هەیە بۆ باشترکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان ئێمەی پەرلەمانتاران دەبێت هەوڵدەین ئەم زمینە باشە ئەم پەیوەندی باشانە بقۆزینەوە بۆ ئەوەی لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان بەکاری بێنین باش بەس ئێستا تەناو پارتی یاخود هەردوو هێزەکە بێکەوە بڕیار لەوەدە نەوت تەسنیم بەغدا بکەن یاخود نایکێتی پارتی بێکەوە بڕیاردن تەسلیم بکەن ئەمە دەبێت حکوومەتی هەرێم بیکە حکوومەتی هەرێم ئێستاەکەی مەلەفی نێودلای ئێستا یەکێتی و پارتی تێدایە پێشتر هێزەکانی تری تێدا بووە ئەمە دەبێت حکوومەت بیکە کە باسم کرد ئەمە نابێت حیزب بیکە نابێت پارتی بەتەنها بیکە نابێت یەکێتی و پارتیش بیکە دەبێت حکوومەت بیکە دەبێت پەرلەمانی کوردستان ئاگای لێبێ دەبێت ئێمەی پەرلەمانتارانی بەغدا ئاگامان لێبێ دەبێت لەناو پرۆژه یاسای موازنەت جێگای بکرێتەوە بۆ ئێمە بتوانین سپێنێ دیفاعی لێ بکەین لە دادگا دیفاعی لێ بکەین لەناو پەرلەمان دیفاعی لێ بکەین دەنجی پێ بدەین یعنی بۆ ئەوەی سپێنێ پابند نەبوونێک هەبوو لە عێراق لە هەرێم هەموو لایەک بتوانین دیفاعی لێ بکەین مەسەلەی نەوت و موازنە نەوت و بودجە لە نێوان هەرێم و بەغدا دەبێت زۆر بەڕوونی چارەسەر بکرێت ئەم ناشەفافی و ناڕوونیە نابێ بمێنێ
ئەی سەبارەت بە 370 میلیارەکە کە ئێستا پێشتر بۆ 2018 ڕێکەوتنێک کرابوویت زەمانەتێک بۆ 2019 ئەگەر هەرێم بۆ نمونە پابەند نەبێت ئەمە بەردەوام بێت. کاک حەکیم لە 2018 بەزەختی ئەمریکیەکان و بەزەختی سندوقی نەقدی دەولی عێراق ناچار کرا کە ڕمانگانە 370 میلیارد نەروەکو موچەی فەرمانبەران بنێرە بۆ هەرێم لە کاتێکدا هەرێم نەوتەکەشی تەسلیمی بەغدا ناکە. ئەمە بۆ 2019 مەرج نییە جێگا بێتەوە هەرچەند لە پرۆژه یاساکەدا موچەی فەرمانبەران زیادی کردووەکو باسم کرد. چی فەرمانبەرانی هەرێم؟ ئەوەی کە بۆ فەرمانبەرانی هەرێم دانراوە بەڵێ بۆتە 5 تریلیۆن و 448 میلیارد واتە نزیکەی مانگانە 457 میلیارد. ئەگەر ئێمە نازانین هەرێم نەوتەکەی ڕادەستی بەغدا نەکا ئەم پارەیە بەغدا دەینێرە یان ناینێرێ و لە ڕاستیشدا لە ناو پەرلەمانیش و لە ناو لیژنەی داراییش ڕایەکی وا هەیە کە لەوانەیە عەرەبەکانیش بەغداش جارێکی دیکە بەوە ڕازی نەبێ ببێنەوەت ئەم پارەیە بۆ هەرێمی کوردستان بێ. ڕاستە ساڵی پار لە دوای باشتر بوونەوەی تۆزێک پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا بە زەختی ئەمریکیەکان و بە زەختی سندوقی نەقدی دەولی ئەم پارەیە هاتۆ بۆ هەرێم زەمان نییە ئەگەر هەرێم نەوتەکەی تەسلیم نەکە لە ساڵی 2019دا ئەم پارەیە دێت یان نایە زیاد دەکە یان زیاد باشە بەس وەکو نێرانی کورد شتێکە بوو کە بەنیاز نامەی گارەستی حکوومەت بکەن ئایا وەکو لیژنەی داراییە نامەکە چیەکە دەتانەوێت ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان وەکو ئەندامانی لیژنەی دارایی باسمان لەوە کرد و بڕیاری ئەومانداوە کە نامەیەکی ڕسمی ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەمڕۆژ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەدا باسی ئەومان ناوڕۆکی نامەکە ناوڕۆکی نامەکەوەی ئێمە دەمانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەومان بداتەوە ئایا پابەند دەبێت بە پرۆژه یاسای موازنەیان پابەند نابێ. نردوتانە تا ئێستا نامەکە؟ تا ئێستا نەمان نردووە بەڵام فراکسیۆنە کوردەکان بڕیاریان لێداوە لەوە چێ سەرۆکی فراکسیۆنەکانیان ئەندامانی لیژنەی دارایی بەڵام پێدەچێت سەرۆکی فراکسیۆنەکان. باشە پەیوەندێکتان ئەو لیژنەی دارایی پەرلەمان نوێر لە کوردەکان لەگەڵ حکوومەتی هەرێم هەیە؟ لەگەڵ حکوومەتی هەرێم تەمان لیژنەیەکی وەزارەتی دارایی هاتنە بەغدا ئێمە لەگەڵیان دانیشتین هەموو پەیوەندی ڕاستە خۆ کۆناکە کۆبنەوەتان کردبێ. نەخێر ئەوان کۆبوونی پەیوەندیمان هەیە لەوانەیە هەرێکەمان پەیوەندی هەبێ لەگەڵ بەفەرمی نەخێر تەنها ئەم لیژنەیە وەزارەتی دارایی هەرێم هاتنە بەغدا لەسەر موازنە ئەوانمان بینیوە تێبینەکانمان بەوانیش گوتووە چکەوان لەگەڵ حکوومەتیش دادەنیشتن نوێنەری حکوومەتی هەرێم لە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەویشمان بینیوە ئەنی ئەمانەمان هەموو پێگوتوون. بەڵێ سپاس دەکەم دەتەگرێم بۆ لای بەرز دکتۆرە سەبارەت بە مەسلەی کە سوکاری شەهیدان ینی زۆر چاوەڕێ ئەو بوون کە ئایا ئەگەر هەرێمی بەغدا لەسەر مەسلەی نەوت ڕێک نەکەوت پارەی کە سوکاری شەهیدان دەچێتە سەر بەغدا جیا لە مەلەفی بودجە بەڕێز ئەندامی لیژنەیەک بووی لەگەڵ دەستگای شەهیدانی عێراق شخصتان کردوم پرسە بەکوێ گەیشتون؟ بەڵێ لە ڕاستیە ئەو بابەتە جیاوازە لە بودجە بەڵام لە هەمان کادا پەیوەندیشی بە بودجەوە هەیە ینی چۆن جیاوازە و چۆن پەیوەندی هەیە مەسلەی هاوتاکردنی موچەی شەهیدان و زیندانیانی سیاسی لەگەڵ ئەوانەی بەغدا هی هەرێم لەگەڵ ئەوانەی بەغدا پێشتر لە خولی پێش ئێمە خولی سێمی پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بە بڕیاری ژمارە 26 ساڵی 2017 دەرچووە ینی بڕیارێک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەرچووە بەوەی کە موچە و ئیمتیازاتی شەهیدان و زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان هاوتا بکرێت کە هاوڕێکانی ئێمە ئەو کاتە لە لیژنەی یاسایی و لە لیژنەکانی تر زۆر هیلاک بوون لەگەڵ ئەو بابەتەیە دوای ئەوە کە بەرمەبنای ئەم بڕیارەکە لە ئەنجومەنی نوێنەران دەرچووە چۆتە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیرانیش موافقەتی وەرگرتووە بەڵامی تر هینەکە وەستاوە بۆ وەستاوە لەبەرەوەی بۆیە وتم پەیوەندی جیاوازە بەڵام پەیوەندیشی بە بودجەوە هەیە ئەمیش بە هەمان شێوە ئەبێ لە ناو بودجە تەخسیساتی بۆ بکرێ جا ئێمە ئەو لیژنەیە کە نەتیجەکەی چیە چووکە باز دەکە کە لە ساڵی نوێەوە موچەی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراون زیندانی سیاسی دەچێتە سەر عێراق و موچەکان ئێستا نەتیجەکە چیە؟ ئێمە لیژنەیەکمان پێکێنا لە فراکسیۆنە کوردستانیەکان جگە لە نەوەی نوێ ئەوان ئامادە نەبوون بەشداری بکەن ئەوانی تر فراکسیۆنە کوردستانەکان لە هەر فراکسیۆنە و نوێنەرێک و چوینە لای سەرۆکی دەستگای زیندانیانی سیاسی سەرۆکی دەستگای شەهیدان و ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران مەهدی عەلاق و هەروەها
بەڕێز وەزیری داراییش ئەمانە هەمویان هەر یەکە لەمانە مەناعەتی نەبووە بۆی کە ئەم موچە و امتیازاتانە هاوتا بکرێن بەڵام ئەوان بە غێر مباشری بە ئێمانەوت ئەوان ئامادە نین ئەو بڕەپارەیە ئەو فەرقا کە هەیە بینێرن بۆ وەزارەتی شەهیدانی هەرێمی کوردستان بەڵکو ئەوان پیان وا بوو کە دەبێت ڕاستەوخۆ لەوانەوە بگاتە دەستی خاوەن مەسلحەتەکان ینی ئەوانەی کە سوپاری شەهیدان من پرسیارم کرد لە سەرۆکی دەستگای شەهیدان وتم یعنی جەنابن مەبەست ئەوەیە کە نابێ وەزارەتی شەهیدان لە هەرێمی کوردستان بمێنەوتی بەڵێ ئێمە بێ ئەگەر ئەوە بکەینە بێ ئەو مؤسسێ ئاگا ینی سەر بە خۆمان بێ ئەمە ئێستا لیژنەیە پێکاتوە لە نێوان وەزارەتی شەهیدانی هەرێمی کوردستان و لە نێوان دەستگای شەهیدان و دەستگای زیندانیانی سیاسی لە بەغدا ئەو لیژنەیە خەریکی ئەوەن کە لە ڕووی ئیجرائیەوە لە ڕووی شکلیەوە ئەو کارە ماوێتی بەڵام بابەتە هەرە گرنگەکە ئەوەیە کە دەبێت لە ناو بودجێ تەخسیصاتی بۆ بکرێت ئێمە بەو مەبەستە سەردانی بەڕێز وەزیری داراییمان کرد و بەڕێزیان وعدی پێدان کە ئەو تەخسیصاتی بۆ دیاریکە بەڵام من بێلای خەڵک ئێستا نەتیجەکەوەیە کە چارەسەر دەکرێن کێشەیە خودماویەتی ئەگەر ئەویش لەوانەیە پەیوەندی بە ئەلتیزامکردنی هەرێمەوە هەبێ بەڵام ماوێتی هێشتا ئەو کێشەیە نەخێن ماوێتی بەڵام ئەمەلی زۆر هەیە بەوەی کە ئەو کارە دەکرێت بەڵام وەختی دەوێت بەڵێ کاتمان زۆر کەماوە بە کورتی سەبار بەگەنمی جوتیارە دادگەرە سەفە بەریاری دەکە ئەوەی کە قەرەب بووە دەبێت ئەوەی کە 2014 لای حکوومەتە بیدات ئەم بریارە جێبەجێ دەکرێت بەڵێ لە ڕاستیان من ئەبێمە دەستخۆشی لە بەڕێز مامفارز وەکو نوێنەری جوتیاران و هەردوو ئەو هین پارێزەرە بکەم کە ئەو کەیسیان جوڵاند و لە دوجارە بردیانەوە کەیسەکە بەڵێ بڕیاری محکەمە بۆ هەموو دەستگاکان بۆ هەموو دام و دەستگاکان دوای ئەوەی کە هینی قەتعی وەرەگرێت دەرەجەی قەتعی وەرەگرێت دوای ماوەی تاعن و ئەوانە ئیتر ئەبێ لەسەر هەموو دەستگاکان پێویستە جێبەجێ سپاس دەکەم کاکچیوان بۆ کەسوکاری شەهیدان و فالکراون کاتمە زۆر کەماویستان کردووە بۆ کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی وەکو دکتۆرە باسی کرد یارم لیژنەیە لە هەوڵی بەردەوامدان ڕەزامەندێکی سەرەتایی لە ئەنجومەنی وەزیران وەرگیراوە بەڵام دوو یاسای جیاواز هەیە یاسای کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی لە هەرێم جیاوازە لەوەی بەردا هەیە ئێستا خەریکی ئەوەن کە جۆرێک لە لێکتێگەشتن لێک نزیک بنەوە هەبێ دەمێنێتەوە ئەوەی هەرێم هەمان یاسا پەیڕەو دەکایان بۆ خۆی جۆرێک لە یاسا دەدەنێ و لە بەغداوە موچەکەی دێ بەڵام پێم وایە هەنگاوی باشی بڕیوە و وەزارەتی کاروباری شەهیدان بەجددی ئیش لەسەر دەکا و پەرلەمانتارانیش لە بەغدا هەموو ئامادەیەکیان تێدا بۆ پشتیوانی ئەم هیچدانراوە بۆ بڕە بۆ چارەسەرکردنی ئەوەی کە دانراوە طبعاً لێرە دانراوە بۆ مؤسسەی شوهەدا لەگەڵ مؤسسەی سوجنای سیاسیین پارەی بۆ تەرخان کراوە بەڵام نازانم ئایا ئەمە ساڵانی پێشتر چەند بۆ ئەم ساڵ چەندە ئایا ئەمە کە زیاد کراوە فعلەن پەیوەندی بە هەرێمەوە هەیە باشە بەس بۆ مەسەلەی بودجێسەوە هیچ دەواازێک لە بەردەم پەرلەمانتارە نوێرانی کوردماوە لە بەغدا بودجە زیاد بکەین یاخود تازە ئێمەوەمان لەدەست ڕۆیی کە بودجە زیاد بکەین پشکیارێ ئەمن پێم وایە جارێکی ئێستاش طبعا بحسەکەمان زەحمەتە پێ زیاد بکرێت جارێکی دیکە چونکە خوێنەوەی یەکەم و دومی بۆکرا مەگەر لە ناو پەرلەمان ئەم یاسایە دەنگ نهێنێ و بە تەواوی ڕەت بکرێتەوە جارێکی تر بەڵام هەندێک باب هەیە کە تێیدا پارە بۆ هەرێمی کوردستان تەخسیس کراوە دەکرێت ئێمە لەوێدا هەوڵی زیادکردنی حسەی هەرێمی کوردستان بدەین و ئەگەر لە ڕاستیدا لێکتێگەیشتنێکیش لەگەڵ ئەندامانی تری لیژنەی دارایی هەیە ئەگەر ئێمە واز لە حسەکە بین لەگەڵ هەرێم دانیشین بزانین ئایا هەرێم احتیاجاتی چەندە پێویستی بە چەندە بەنمونە 9 تریلیۆن و 700 میلیاری بۆ دانراوە ئایا ئەمە بەشی ئەم ساڵی دەکایان پێویستی بەنمونە بە 11 تریلیۆنە پێویستی بە 12 تریلیۆنە یعنی لە ڕێگایەک لە ڕێگاکانەوە بە شێوەیەک لە ڕێککەوتنێک لەگەڵ عادل عەبدولمەهدی لەگەڵ عێراق بکرێت کە ئەم پارەیە شتێک بەرز بکرێتەوە بۆەوەی هەرێم بتوانێت لە 2019 احتیاجاتی خۆی پێ بەڕێکا بۆی لە 2020 ڕێککەوتنێکی تازە بکرێت بیرمان نەچێ با شتێکیش بڵین کاک حەجی مەسەلەی عقودی نەوت لە هەرێمی کوردستان جیاوازە لە بەغدا عقودی نەوتی بە جەولاتی تەراخیص کردو بۆ خۆی پارەی هەبووە شەریکاتی نەوتی بان کردو بەکرێ گوتوکتێتی من لە بەرامبەر هەر بەرمیلێکنەوە داوەندە پارە دەدەمێت هەرێمی کوردستان لەبەرەوەی پارەی نەبووە بە شەراکەت بە عقودی شەراکە لەگەڵ شەریکاتی نەوت ڕێککەوتووە حکوومەتی هەرێم قەرزێکی زۆری شەریکاتی نەوتی لەسەرە لەناو موازنەشدا ناچار کراوە لە دوای 250,000 بەرمیلەکە
هەرچی زیاتر بفرۆشە دەبێت ئەوش تەسلیمی بەغدا بکە ئەمە گرفتن ینی گرفتی زۆر هەیە لە نێوانیاندا دەبێت چارەسەر سپاس دەکەم زۆر بە کورتی دکتۆرە هەواڵێک بڵاو بۆ ئەوەی کە گویا جەنابەت خانەنشینی پەرلەمانی کوردستان و تۆندامی پەرلەمانێکی یعنی بە پێیاسە بۆت هەیە ئەم پارەی وەربگری بەڵێ سپاس بۆ جەنابەت ئەگەر بە کورتی بکاتن زۆر وەڵاهی سپاس بۆی کە ئەو پرسیارە لێکردم لە ڕاستیان من بۆ خۆمێک یەک بووم لەوانەیە کە لە پەرلەمانی کوردستان پرۆژەم پێشکردووە بۆ نەهێشتنی خانەنشینی و من یەکێک لە هۆکارەکانی خۆکاندیدکردنەوە جارێکی تر بۆ ئەو بۆ کە حەزم لە خانەنشینی نییە بۆیە لە ئێستادا بە هیچ شێوەیەک من خانەنشینی وەرناگرم و معاملاتی وەریشم نەگرتووە و معاملاتیشم نەکردووە معاملاتی مافیەوەشت نییە بەپێی یاسا مافی ئیکرامیەکەمان هەیە چکە ئیکرامیەکە بۆ هەموو کەسێکە یەک جار لە ژیانیا وەری بگرێ بەڵام وەکو خانەنشینی من بە هیچ شێوەیەک خانەنشینی وەرناگرم لەسەر گەنمی جوتیاران نیو دقه طبعا لەسەر گەنمی جوتیاران دیارە بەدەستخۆشیەوە لە مامفارسی و 2 پارێزەرە خۆبەخشی کە پێی هەستان کە دادگا بڕیاری قەتعی وەرگرت دوێنێ من ئاگادارم لەوانەیە لە دەستگاکانی ڕاگەنجاوی بەڕێز سەرۆک کۆمار وەزیری لەگەڵ وەزیری تیجارە دانیشتووە بەڵێن ئەوەی لێ وەرگرتووە کە پارەی گەنمی جوتیاران و ئەمڕۆ وەزارەتی تیجارە بڕیارەکەی دەرکردووە داوای لە سەرۆک وەزیران کردو کە موافقە بکە لەسەر سەرفی پارەکە و تەمیزی نەکەنەوە لەبەرەوەی تەمیزی بکەنەوە دەیدۆڕێنی بۆ خۆی وەزیری تیجارە و پێشنهاد بۆ دوولاتان سپاس بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ